کاریگەریەکانی بڕیارەکەی دادگای ناوبژوانەی پاریس بەرداوامە کە بەهۆیەوە نرخێنەوت لە جیهاندا لە بەرزبوونەوەدایە و هەر لەسەر بڕیارەکەی دادگای ناوبژوانەی پاریس حکوومەتی تورکیا و حکوومەتی عێراق و هەرێم کاردانەوەی جیاوازیان هەیە لەسەر ئەم بابەتە لەسەر بڕیارەکە و سکاڵاکەی عێراق و کاریگەریەکانی بۆ سەر ئابووری هەرێمی کوردستان گفتوگۆ ئەکەین لەگەڵ بەڕێز شوان زوڵاو شارەزای بواری وزا کە بەڕێزیان لە ڕێگەی سکایپەوە لە بەریتانیا لەگەڵمانن. کاک شوان سڵاوت لێبێ، سوپاس بۆ ئامادەبوونت. سەرتا با بزانین ئەو سکاڵایی کە عێراق تۆماری کردووە سکاڵاکە لەسەر چیەوە، هەرێمی کوردستان لە چ بابەتێکە لە چ لایەنێکا پێشەلکاری کردووە لە کۆگاکردن یاخود لە گواستنەوەی نەوتەکە لە فرۆشتنی لە چ لایەنێک هەرێمی کوردستان پێشەلکاری کردووە؟ زۆر سپاس. ئەوەی ڕاستی ئەو بڵین بڕیارەی دادگای ناوژیکاری لە پاریس ئەو کێشەیە لە ساڵی 2014 کە حکوومەتی عێراق داوای لەو دادگایە کرد کە ناوژیکاری بکە لە بینی حکوومەتی تورکیا و مڵێن عێراق ئەو بۆریە نەوتە وەختی خۆی لە ساڵی هەشتاکانە کە دروست کرابوو عێراق دروستی کردبوو پارەی عێراق دروست کرابوو جا عێراق کە هەرێمی کوردستان لە 2013 و پێشەوە ئەو بۆری ناو کوردستان دروست کرا دوایی بەسرایەوە بۆ بۆریەی بڵێن بە بۆریە کۆنەکەی عێراق کە لە ناو تورکیا بەرەو بەندەری جیهان ڕوات ئەم بڵین بەکارهێنانی ئەو بۆریە بۆ کێشە لە بینی حکوومەتی عێراق و هەرێمی کوردستانە عێراق داوای لە تورکیا کرد کە نەهێڵێت هەرێمی کوردستان و بۆریە بەکاربێنێت چونکە ئەو بۆریە بڵین بۆری سەر بە عێراق و بەپارەی عێراق دروست کراوە. لە ماوەی ئەم چەند ساڵەیە چەندەها حکوومەتی عێراقی جیاواز هاتووە و ڕۆشتووە زۆر زەختیان نەکرد لەسەرەوەی کە بڵین ئەم قەرارە دەرچێ بەس دیارە ئەم حکوومەتە تازەیە قەراریە کە بڵین دەست پێشکەری بکە بۆ ئەو دادگایە قەراری نهایی خۆی بە کە قەرارەکەی یاوە ئێستا بڵین من بڵاوکراوەکەیم نەدیوە بەس حکوومەتی عێراقی هەڵێڵێ کەیسەکەی بردوتەوە و نزیکی 2 ملیار دلار بڵین قەرەبوو لە تورکیا داوا کردو بەس حکوومەتی تورکیا لە دوێنێەوە دیارە بر لە 9 ساڵ حکوومەتی عێراق ئەم سکاڵای تۆمار کردووە بۆچی لە دوای 9 ساڵ ئەم کەیسا یەکلا ئەبێتوانێ باس لەوە کرد کە ڕەنگە حکوومەتی ئێستا عێراق فشاری کرد بێ بۆچی ئێستا هۆکار چێکە فشار کرابێ لەسەر ئەو کەیسا؟ ئەوی چەند هۆکارێکی یەکێ لەو هۆکارانە ئەم حکوومەتە تازەیە یا ئەو حیزبانی کە لە پشتێم حکوومەتەوە ئەیانوێت ئەو کێشەی بینی بڵین خاستن کێشەی بودجە کە باسەکرێت بودجێ هەرێمی کوردستان و لەناو بودجێ عێراقا یەکلایی بکرێتەوە بۆی حکوومەتی هەرێمی کوردستان نەتوانێت ئەو نۆتەی خۆی بە سعرێکی کەمتر فڕۆشێت بە سۆمۆ بیفڕۆشێت. لەلایەکی کەشەوە لە دوای بڵین ڕەفراندەمەکەەوە گە سیر بکەین حکوومەتی هەرێمی کوردستان بەرەو لاوازی ڕۆشتووە و ئەم لاوازی ژوای کردووە کە بەغا لەم کاتەیە بتوانێت ئەم بڵین داوای ئەو لەو دادگای بکە کە ئەم قەرارە دەربکات و حکوومەتی عێراقیش زۆر بەجددی ئەوێت بڵین زەخت لە حکوومەتی هەرێمی کوردستان بکە تر نەوتی خۆی نەفرۆشێت چکە ئەو نەوتە کۆزانین بە سعرێکی کەمترە فرۆشێت لە نەوتی عێراقی لەبەرەوەی ئەو کێشە یاسایانەی کە لە دەوروپشتی ئەم بۆریە و لەگەڵ کەیسی کە لە دادگای فدرالی عێراق لە مانگی دوی ئەم ساڵا کە وای کرد کە قەراریە کە ئەو بڵین هەناردەکردنی نەوتی کوردستان نایاساییە بێ لە ڕێگەی سۆمەوە بڕۆ ئەمانە هەموو هۆکارن وەک بەز هۆکاری ڕئیسی سەرەکیەوەیە کە حکوومەتی هەرێم ئەو هێزەی جارانی نەماوە ئەو بڵین جاران بۆ نمونە وڵاتی ئەمریکا زۆر یا وڵاتانی ئەوروپا زۆر پشتگیری هەرێمی کوردستانیان نەکرد بەس لە دوای ڕەفراندەمەکەوە بینین ئەو بڵین هێز دیپلۆماسیە یا ئەو ئینفلۆنسە دیپلۆماسی کە هەرێمی کوردستان جارانە هیچ نەیماوە لەبەرەوە ئەو بێهێزیێت کاری کردو لەسەرەوەی کە حکوومەتی عێراق توانێت ئەمە. باشە کاک شوان دیارە سکاڵاکەی حکوومەتی عێراق لە دادگای ناوبژوانی پاریس چەند خاڵک لە خۆ دەگرێت و ئەوە ڕاگەندرا کە سکاڵاکە کەیسەکە لە بەرژەوەندی عێراق کۆتایی هاتووە بەڵام تورکیا دەڵێ لە 4 خاڵی سکاڵاکە لە بەرژەوەندی تورکیا کۆتایی هاتووە تەنها خاڵێکی لە بەرژەوەندی عێراق کۆتایی هاتووە ئێستا کێ براوی ئەم کەیسەیە؟
من نتوانم بڵێم کەسی نە عێراق نە تورکیا براوە نیە گە بە پێی ئەو بڵین حکومەسەی جۆ لە حکوومەتەکانیان بگریت کە عێراق بەشێکی بردوێتەوە تورکیاش نزیکی خۆی کە چۆ مەحکەمەوە ئەم کەیسە نزیکی 50 بۆ 55 ملیارد دلار بوو بە حساب قەرەبوو کرێتەوە حکوومەتی عێراقی بەس ئێستا بوو بە 2 ملیار و حکوومەتی تورکیا لەم 2 ملیارش کەمترە لەوانەیە بگاتە چەند سەد ملیۆن دلارێک لەبەرەوە ئەوەی ڕاستی بێت کەسیان براوی تەواو نین بەس دۆڕاوی سەرەکی لەم هاوکێشەیە هەرێمی کوردستانە چونکە ئێستا بۆ نمونە کە ئەیبینین ئەو چێڵگە نەوتیان نەوردەوردە خەریکە داخرێن نەوتیان وەستانووە و هەرێمی کوردستان لەو ڕۆژێک کە ئەم قەرارە دەرچوو و حکوومەتی عێراقی لەگەڵ تورکیا ڕێگرتووە کە هەناردەکردنی نەوتی هەرێمی کوردستان بۆستانێ تا دەست پێ نەکاتەوە و میکانیزمێدا نەدرێت ئاسان نییە بزانین ئایا هەرێمی کوردستان هەروە بە دۆڕاوی ئەمێنێتەوە گەروا سێری باشە کاکشوان باس لەوە کرد کە هەرێمی کوردستان هەروە بە دۆڕایی بمێنێتەوە دیارە هەندێک پێیان وایە یاخود چاودێران باس لەوەکەن کە ئەم بڕیارە لە زەرمەندی هەرێمی کوردستانە لە کاتێکدا کە حکوومەتی عێراق لە ڕاگەاندرا و بەیاننامەکەی ئاماژە بۆ دەدا کە هەرێمی کوردستان بەشێکی یاساییە لە عێراق واتە تورکیا مامەڵەی لەگەڵ عێراق کردەوە و دادگای ناوبژیوانی پاریسش بە هەمان شێوا دەڵێ ئەڵێ هەرێمی کوردستان بەشێکە لە عێراق واتە ئەم مامەڵەکردنا هەر لەگەڵ عێراق بووە. ڕاستە ئەو بڕیارەی کە من ناڵم بڕیارەکەم بەتەواوی نەبینیەوە بەس وا بڵاو کراوەتەوە حکوومەتی تورکی وا دەریەخات کە ئەمە بەس ئەو بڵێن ئەو بڵێن کە تورکیا و کەیسەی دۆڕانەوە بەس لەسەرەوەی کە بڵێن مەجای بە هەرێمی کوردستان یا ئەو نەوتە لە بەندەری جیهان بخرێتە ناو باخیرەوە بفرۆشرێ بەس وەکو کە سەیری بکەین ئێستا حکوومەتی هەرێمی کوردستان بۆ نمونە ئەو نەوتە بنێرێ بۆ تورکیات بڵێن ئەمە یاساییە بەپێی ئەو قەراری محکەمەیە لە بەندەری جیهان لەوانەیە بەشی بۆ 2 هەفتە یان بۆ 3 هەفتە ئەو پەڕی بتوانێت ئەو خەزانانەی ئەوێش و پڕە بن بەس ئەگەر نەتوانی بیفرۆشی بیخیتە بڵێن باخیرەوە بنەرێ بۆ کریارەکان کەس نایکڕێ لەبەرەوە هەر چۆنێک بێت ئەم قەرارە واکە هەرێمی کوردستان ناتوانێت ئەو نەوتە پیشیگەێنێتە تورکیا بە ناو بۆریەکەی بچێتە کۆگەکانی بەندەری جیهانیشەوە بووی نێبیفرۆشێ بێت سۆمە بیفرۆشێ. باشە باس لەوە ئەکرێت کە لایەنەکان دەگەنە ڕێکەوتن بۆ ئەوەی کە هەناردەکردنی نەوت نەوەسێت لە بەرەوەی ئەمە کاریگەری ئابووری ئەبێتووە کاریگەری لەسەر بەرزبوونەوەی نرخی نەوت لە جیهاندا دەبێت هەتاوەکو ئەو وەیە کە هەندێک لە کۆمپانیەکانی نەوت کارەکانیان ڕاگرتو ئەمە چ کاریگەریەک لەسەر بە کۆگاکردنی نەوتی هەرێم دروستەکەوە چ کاریگەریکی تەکنیکی ئەبێ هەتاوەکو ئەو کاتێککە جارێکتر بەرەمهێنان و کۆگاکردن و نردنی نەوت دەست پێ بکاتەوە. ئەوەی ڕاستی بێت بڵین ئەو تەسیراتانی کە هەیە لەسەر نرخی نەوت لە بازاری جیهانە ئەتوانم بڵێم کەمە بەو دەرەجەیە نییە کە لەوانەیە دۆلارێ 2 دلار فەرقی کردبێ بەس نەوت لە بازارە هەیە گەر ئەو وڵاتانەی بڵین ئۆپێک بۆ نمونە بیانەوێ بە ئاسانی توانن لە ماوەی چەند هەفتەیەکە 400-500 هزار بەرمیل بێنە ناو بازارەوە سەری نەوت بەس ئەو کێشەی کە هەیە ئێستا بەتەکی تەسیری گرۆ سەر کێشەی نەوت گەورەترین کێشە بۆ ئەو کۆمپانیا نەوتانی هەرێمی کوردستان ئەوەیە کە کۆگانیە لە کوردستان بۆ ماوەی ئەو ئەبینین ئەمڕۆ دیێنەوە حەسیرە ئەمانە هەموو خەریکە داخراون ئەم بیرە نەوتانە گەر بڵین دایخی وەکو بیری ئاو نییە بە ئاسانی ناتوانانی کە گرتەوە احتیمالی زۆر هەیە ئەو بیرە نێتەوە بڵین ئێستا بوون نمونە تاقێ نزیکی 100 بۆ 110 هزار بەرمی ڕۆژانە نەوتی لێ دەرەهاو کە بیرەکە وردە داوخست کە دەست کە بڵین بۆ نمونە بڵین هەفتەیەکی کە یان دە ڕۆژی کە دەست پێ بکاتەوە بە هەناردەکردنی نەوت ئەو گارنتیە نییە کە 110 هزار بەرمی دەرەکە لەوانەیە ببنیەوە لەوانەیە بێتەوە لە 110 هزار بەس ئەو گارنتیە نییە لەوانەیە پارێکی هێچکار زۆری تێبچێت کە ئەو بڵین چێلگانە زەرمەند بن بۆ نمونە بینیمان لە تەقتەق کە ئەو بڵین چێلگەی نەوتیە زۆر باشی ئیدارە نەکرا کە لە ماوەیەکی زۆر کەما لە 150 هزارەوە بوو بە 5 هزار بەرمی ڕۆژانە لەبەرەوە داخستنی ئەو چێلگانە
احتیمالی هەیە زۆر زەرمەند بێ، یەک بە بڵین کەتی هەرێمی نەوتی کوردستان، دوو بەو کۆمپانیانە، چکە کۆمپانیانە زەرری زۆرەکەن کە زەرریشیان کرد لەبەرەوەی ئەم داخستنە لەلایەن حکوومەتەوە داوایان لێکراوە، داوای قەرەبووەکەنەوە، لەبەرەوە هەرێمی کوردستان زەرمەند بێت. باشە کاک شوان، دیارە وەزارەتی وزەی تورکیا لەسەر بڕیارەکەی دادگای ناوبژوانی پاریس داوای قەرەبوو لە عێراق دەکات. لە کاتێکا کە عێراق قەرەبووەکە بداتەوە، کێ پارەکەی دەدات؟ عێراق یاخود حکوومەتی عێراق یاخود هەرێم؟ بەپێی ئەوەی کە من ئاگادار بم ئەوە حکومەتی هەرێمە بێ و پارەی و قەرەبووە باتەوە، و پارەکەش بەو دەرەجەیە زۆر نییە، و خۆی بەحساب 2 ملیار بڵین دۆلارە، بەس حکومەتی تورکی ئەویش داوای قەرەبووی کردوەوە لە عێراق بۆ کێشە لە گۆریەکە پێشەوەی بڵین لە ساڵانی هەشتا و ئەوانەیە بڵین لە زمانی سەدامە، بەس ئەمە شەر بڵین ئاید بە حکومەتی عێراقە. لەبەرەوە گەر ئەو 2 ملیارە لەو پارەیە دەرکەی، لاوانەیە 400 ملیۆن دۆلارێ بێت کە ئەکەوێتە سەر حکومەتی هەرێمی کوردستان بۆی لە داهاتوە بیاتەوە. بیریشمان نەچێت حکومەتی هەرێمی کوردستان چەند ملیار دۆلاری قەرزاری ئەو کڕیارانەی نەوتە بە ئاسانی ئەوانی ژواز ناهێنن، بەرەوە بەهتا زووتر هەناردەینەوە دەست پێ بکرێتەوە باشترێ بێ بۆ هەموو لایەک. بەڵێ، کاک شوان زوڵاڵ شارەزای بواری وزام، جارێکتر سوپاس کە لەگەڵمان بوویت.